لە ڕاستیدا ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژووی گەلی کورد لە ڕابردووشدا یەکێک لە هۆکارەکانی ئەوەی کە بەردەوام با بڵێن پرۆسەی سیاسی و حکومڕانی لە ناو کووردا کە بەرەو شکست چوو بێت هۆکارەکەی ئەوە بۆ یەک ڕیزی نەبووە لە ناو هێزەکاندا یاخود با بڵێن لە ناو ئەو با بڵێن پێکهاتە سیاسیانەی کە لە ڕابردوودا حکومڕانی ئەو پارچانەی کوردستانی کردەوە بە تایبەت ئەگەر باسی مەسەرەن هەرێمی کوردستانیش بکەین هۆکارێک لە هۆکارەکان ئەوە بە کە بەردەوام یەک ڕیزی نەبووە بەردەوام ئەوە بە پشتیان لە یەکتر کردووە و بەردەوامیش هۆکارەکەی ئەوە بە پشتیان بەشێکیان پشتیان بە هێزی دەرەچی بەست و ئەمە وای کردووە کە یەک ڕیزی نەبێت لە ناو گەلی کووردا و دژمنانی گەلی کوردیش ئاسانتر بتوانن بە کورد بوێرن بۆیە لە ئێستا تا زۆر زەرورە هێز و لایەنە سیاسیەکان یەک بگرن یەک هەڵوێز بن لەسەر زۆربەی پرسە سیاسیەکان بە تایبەت پرسە استراتیجیەکان و هەروەها زۆر گرنگە کۆنگرەیەکی نەتەوەیی ببەسترێت و هێز و لایەنە سیاسیەکان بەرژەوەندیە تایبەتەکانی خۆیان بەلاوە بنێن بەدڵنیایەوە یەک ڕیزی کورد لە هەموو سەردەمێکدا پێویست بووە بەڵام بۆ ئەم سەردەمەی ئەمڕۆ پێویستێکی زۆر ژیاریترەوە زۆر گرنگترە حیاتی ترە لەبەر ئەوەی کە ئێمە ئەمڕۆ لە ناوچەیەکداین کە لە ڕووی جوگرافیا سیاسی لە ڕووی جیۆپۆلیتیکەوە لە ژێر کاریگەری و پێکدادانێکی زۆری هێزی ئیقلیمی و هێزی نێودەوڵەتیدایە و گۆڕانکاری گەورە چاوەڕوانەکرێت چ لەسەر ئاستی گۆڕانکاری لە تەوازنی هێز لە ناوچەکەیەوە چ تەنانەت گۆڕانکاری جیۆغرافیش بۆیە من باز لە گرنگجی یەکبوونی کوردەکەم لەسەر هەر چوار پارچەی کوردستان نەک بە تەنها لەسەر یەکێک لە پارچەکانی کوردستان ئەوش بۆ مانەیە کە ئەمڕۆ پرسی کوردی چیتر پرسێکی ناوخۆیی نییە کە لەسەر ئاسی ئەو وڵاتانە کورد بوو بێتەوە کە کوردیان بەسرادا بەشکرا ئەمڕۆ پرسی کورد پرسێکی جیهانیە و پرسێکە لەسەر ئاسی ناوچەکە یەشێکە لە پرسە هەڵواسراوەکانی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوەیەکە لەو پرسانەی کە خەریکە خۆشبەختانە وڵاتانی زلهێزی وەکو ئەمریکا وەکو فەڕەنسا و وڵاتانی ئەوروپا لە ئەجەندای سیاسەتی خارجی خۆیانە وەکو فایل مامەڵەی لەگەڵەکەن بۆیە ئەگەر دیدگا و ڕوانینی دەرەوە بۆ کورد بەم شێوەیە بێت بە دڵنیاییەوە هەستپێکردنی کورد بۆ حاڵی خۆی و بۆ پێداویستی و زەرورەتی یەکبوون و زەرورەتی دروستکردنی گوتارێکی نەتەوەی و استراتیژێتێکی نەتەوەی بۆ دۆخی خۆی زۆر گرنگترەوە ئێمە ئەبێ وەڵام دەرەوەی ئەم گۆڕانکاریانە بێت گرنگی کۆنگرەی نەتەوەی لەوەدایە کە کۆنگرەی نەتەوەی ئەتوانێت چ استراتیژێک بپێکەوە ئەتوانێت لەسەر چ ئاستێکە گوتاری کوردستانی و ناوماڵی کورد و هێزە کوردیەکان لە یەکتری نزیک بکات ئەگەر کۆنگرەی نەتەوەی بەتەنها ئامانجەکە تەنها کۆنگرەی نەتەوەی بێەوە بە شێوەیەکی زۆر سەرپێیانە تێپەڕێ بەدڵنیایم پێم وایە کاریگەری نابێت کۆنگرەی نەتەوەی ئەو کاتە کاریگەری بێت کە هێزە کوردیەکان لە هەموو پارچەکانی کوردستان بە قورسایی خۆیان بەشداری بکەن لەم کۆنگرێ بۆ مانەیە کە قورسایی لە ئاسی سەرکردایەتی و لە ئاسی گوتارێن و لە ئاسی باوەڕبوونیان بە قەزیەی کوردی و باوەڕبوونیان بە دروستبوونی و هەبوونی گوتارێکی یەکڕیزی کوردی جا ئەشێ ئەم گوتارە یەکڕیزی کوردیە لەژێر ناوی کۆنگرەی نەتەوەیە کۆ بکرێت و ئەژێر لەژێر ناوی پلاتفۆرمێکی هاوبەشی کوردستانیدا کۆ بکرێتەوە ئەژێر لەژێر ناونیشانی استراتیژەتێکی هاوبەشی کوردستانی کە دوجار ئەم استراتیژەتە خزمەت بە کۆی پرسی کورد بکە بە گشتی و لە بەرچاوگرتنی تایبەتمەندی پارچەکانی کوردستانیش بەتە